توانیتوان زیاتر لە 300 تیب لە سنووری ناوەندی باڵای خەباتکە لەو نۆ ناوەندی چالاکی پێکاتوە دروست بکەین و خزمەتیان بکەین و وا بکەین کە ئەم جۆرە یاریانە لێ ڕوو بدات و بە سەدان جەماوە لە دەوروبەر یاریگاکان کۆ ببێتەوە بۆ ئەوەی دوور کەوتەوە لە کاری خوا نەخواستە خراپ و لە شوێنی مەسەلەن هەندێک جار ئینسان هەست دەکات دوورە لە پەروەردەکردنی مە ئێمە ئەوەمان کردێت کە هەر یاریەک بڕواتن بە سەدانی جەماوەری ئەو گەنجانەی تازە پێڕادەگەن لە دەوروبەر یاریگاکان بن نەک لە شوێنانێکەوە شوێنی نەشیان کە گەنجی ڕوتێ بکە ئەو شەویشی یەکێک بوو لە کۆتایی خولەکانی کە بە ناوی کولی بارزانانی نەمرەوە ناوەندی چالاکی پێگەاندنی لەوانی خەبات پێ هەڵسا بوو و یەکێک بوو لە بە چێشترین یاریەکانی خولەکە و یاریەکی زۆر بەتام و چێژ بوو ئەو جەماوەرەی لێرە بوو کاتێکی خۆشیان بەسەر برد لەگەڵ بینینی دیمەنەکانی یاریەکە.